هاتوینەتە بانقەکان ئەمە دوو سێ ڕۆژە پارە حازرە چەک حازرە قایمە حازرە تەنها فەرمانێکی وەزیری داراییمان پێویستە. کێشەی خانەنشینانی یەکەی هەفتە چییە و بۆچی چارەسەر ناکرێت؟ نزیکەی 10,000 موچەخۆر چاوەڕوانی ڕەحمی بەرپرسانی یەکێتین. ماوەی چەند ڕۆژێکە موچەی خانەنشینان دابەش کراوە، بەڵام خانەنشینانی سەربازی سەربایەکەی هەفتای یەکێتی دیسانەوە کێشەیان هەیە و موچەکانیان پێ نەدراوە. سەرچاوەیەکی ئاگادار لە وەزارەتی دارایی هەرێم بە تیواری ڕاگەیاند لیستەکانیان کەم و کۆڕی زۆری تێدایە و 4 ساڵە ئامادەنین دۆسیەکانیان بۆ وەزارەت بنێرن. سەرچاوەکە وتیشی 4 مانگە وەزیری دارایی لەسەر بەرپرسارەتی خۆی موچەکانیان بۆ خەرج دەکات و یەکێتی ئامادەنیە دۆسیەی ئەو خانەنشینانە ڕەوانەی بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین بکات و بەو هۆیەوە گرفت بۆ موچەکانیان دروست بووە. وتیشی خانەنشینکردنی ئەو 10,000 کەسە گرفتی زۆر لە مامەڵە و پلە و خزمەت و موچەکانیاندا هەبووە و چارەسەر نەکراوە، بۆیە بەرپرسارەتیەکەی لای یەکێتی و یەکەی هەفتایە کە دەیانەوێت وای نیشان بدەن حکوومەتی هەرێم بە ئەنقەست موچەکانیان خەرج ناکات. نەناردنی دۆسیەکانیشیان وای کردووە بەغداش هیچ بودجەیەک بۆ موچەکانیان خەرج نەکات، چونکە وەک ئەو بەرپرسە دەڵێت بە پێی یاسای چاکسازی و راپۆرتی تیمی هاوبەشی دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان و عێراق نابێت هیچ خانەنشینێک لە دەرەوەی بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی موچە وەربگرێت. ئەو سەرچاوەیە ئەوەشی بە تیوار وتووە کە پێویستە فەرماندەیی هێزەکانی یەکەی هەفتە کار بکات بۆ ئەوەی بە زووترین کات دۆسیەکانیان بگوازرێتەوە سەر بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی. ژمارەی خانەنشینانی هێزەکانی هەفتە نزیکەی 10,000 کەسە و بۆ موچە نزیکەی 4 ملیار دیناریان پێویستە. ئەو بەرپرسە وتیشی چارەسەری گرفتی ئەو 10,000 خانەنشینە لای بەرپرسانی یەکێتیە و قوت و موچەشیان لە بەردەم ڕەحمی بەرپرسانی حیزبەکەدایە.